زانین حەو مانگ لەوە پێش هونەرمەند هەکار میرزا بەرهەمێکی لە ڕێگەی کورسات مەگەزینەوە بڵاو کردەوە کە بەرهەمێکی نیشتیمانی بوو بە ناو نیشانی سەرچاوانی بڵاو کردەوە و ئێستاش بەدەر لەوە لە ڕێگەی کورسات مەگەزینەوە پەیامێکی ئامادە کردووە. هاکس یاخود هەکار کەسایەتێکی دیاری نێو سۆشەڵ میدیایە و ئەم بەرهەمە نیشتیمانیە جوانەی بڵاو کردەوە بەر لەوەی بارودۆخەکەی ببورن ڕۆژئاوای کوردستان بەو شێوەیە لێبێت و مژدەی ئەوەشی پێداوین کە لە هەفتەی داهاتووە بەرهەمێکی دیکەی بەهێزتر و جوانتر بەرهەمێکی دیکەی نیشتیمانی بڵاو ئەکاتەوە و ئەمە هەواڵێکی تایبەت بوو کە بە ئێمەی ڕاگەیان لە ڕێگەی پەیوەندیکردن بە ئێمەوە لەگەڵ ئەوەشە پەیامێکی بۆ ناردوین سەبارەت بە پشتگیریکردن بۆ ڕۆژئاوای کوردستان و بۆ یەکەم جارە ئەم پەیامە ئەبینین و گوێبیستەبین چونکە بە تایبەت بۆ کورسات مەگەزینی ناردوو بابەیەکەوە گوێبیستی هەکار یاخود هاکس بین. هاوڕێیان و هەواڵانی کوردستان، سڵاو و ڕێزم هەیە بۆ هەمووتان و سڵاو و ڕێز بۆ کورسات بۆ ئەو پاڵپشتیەی کە دایمەن ئەیدا بە من و گەلەکەمان. ئێستا ئێمە وەکو گەلی کورد لە کاتێکی زۆر ناخۆشین. برا خوشکەکانمان لە ڕۆژاوا و ڕۆژهەڵات بەڕاستی ئێمەیان پێویستە. بەڵام ئەیبینم چۆن ئێوە بەردەوامن لەوێ بە هەزاران لەسەر شەقامن. ئەم یەکبوونە، ئەم یەکگرتوویەی کە ئێستا ئەیبینین بەرچاومان ئەوەیە کە کورد پێویستیتی بۆ سەرکەوتوو بێ. با هەمومان ببینە ئەندامی ئەو خەڵکانەی کە ئێستا دیفاع لە وڵاتەکەمانەکەن. کاتی ئەوە هاتووە کە بە هەموو شێوەیەک ئێمە دەنگمان بەرزکەین بۆ کوردستان. بە ڕێزەکانی کورساش برسیان باسی بکەم ڕای خۆم چۆنە لەسەر ئەو ڤیدیۆانە کە ئەیبینم کە لە ناو خۆپشاندانەکانی سلێمانی گۆرانیەکەی سەرچاوانەی من بە دەنگی بەرزی لێدەن. وستم بڵێم بەڕاستی هەستێکی زۆر تایبەت بوو بۆ من لەبەرەوەی ئەو تێکستەکەی نووسیم بۆ ئەو گۆرانیە وەکو کە من ئەندامی هەموو کوردێک بووم. وستم تێکستێک بێ لە دڵی هەموو کووردا بێ و زۆر پێم خۆشە کە ئەو شوێنەی دۆزیەوەتەوە لە ناو دڵتانە. وستم تێکستێک بێ کە ڕێک وەکو فیشەک لە دوژمنەکانی ئێمە بە. وستم تێکستێک بێ کە هیوا بدا بە گەلی کورد. ئێوە دڵی منن، ڕۆحن، بە قوربانتان بم، بەردەوام بن و دڵنیام ئەگەر بەم ڕێی یەکبوون ئێمە بەردەوام بین 100% ئێمە سەرکەوتووە بین. هەر بژی کورد و هەر بژی کوردستان.